سڵاتان لێبێت و بەیانیتان باشی وادارم کە بەیانیەکی پڕ لە جوانیتان هەبێت چونکە ئەمە دوا بەیانیە لە ساڵی 2020 کە ئێمە لەگەڵتان پرۆگراممان دەبێت و دواتر دەچینە ساڵێکی نوێ و لەوێشەوە لەگەڵتان دەبین وە ئەوەنە دەزانم کە بڵێم ئەم 17-18 سەعاتەی کە ماومانە ئەم ساڵ بەڕێ بکەین ئینشاڵڵا بە خێر و خۆشی بەڕێ بکەین وەک دەزانین بۆ زۆربەی زۆرمان ساڵێک بوو کە پڕ بوو لە ڕووداوی زۆر جیاواز ڕووداوی جیهانی و ڕووداوی ناوخۆیی ساڵێک بوو بە گشتی ساڵی ئەتوانین بڵێن ساڵێکی خۆش نەبوو ئینشاءڵڵا بۆ هیوایە کە ئەم ساڵە بڕوات و لە شێوەی ئەم ساڵە جارێکی دیکە نەبینەوە بەڵام 2020 ساڵێک بێت پڕ لە خێر و خۆشی و ساڵێک بێت کە قەرەبووی هەموو ئەو ناخۆشیانی کە لەم ساڵە بەسەرمان هاتووە بیکاتەوە هەرچەند بەدەستدانی ئازیزانمان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کۆمەڵێک ڕووداوی دیکات و کۆمەڵی ئازیز و خۆشەویستی لەمانسەن ئەوانە جێگەیان قەت پڕ ناکرێتەوە بەڵام لەخوا داواکارین کە سەبر و تەحمل بدات بۆ کەسانی کە ئازیزیان لەم ساڵەدا لە دەستداوە. پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ کە وەکو دوا پرۆگرامی ئەم ساڵێتی وەسبەی نەبێگومان ڕۆژی هەینیە و ئێمە پرۆگراممان نابێت هەوڵی ئەوەی داوە کە ئەمڕۆ زیاتر جەخ بکاتەوە سەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە سەری ساڵەوە هەیە و لەگەڵ ئەوەیە کەوەری بەرنامەکەشمان هەر تایبەت بێت بەم بابەتەوە بۆ ئەوەی کە پێشبینی کارێک بانکێشتی بەرنامەکەمان بکەین و بزانین پێشبینیەکان چی دەبێت بۆ ساڵی ئایندە لەگەڵمان بن و لەگەڵ ئەوەشە بڕگە بابەتی دیکەمان هەیە ئێستا جەشینە کورتێ هاڵەکان و جاتر دێمەوەلاتان و ڕگەکانی دیکە بەردەوام بن. سەرۆک وەزیرانی عێراق داوای بەرەنگاربوونەوەی چەکی کۆنتڕۆڵ نەکراو دەکات و دەڵێت سەرکێشیەکان کۆتاییان نەهاتووە. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە گوتارێکدا لە چوارچێوەی کارەکانی کۆنگرەی ساڵانەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان ڕایگەیاند لە ساڵی 2020 بە تەواوی کۆتایی بە داعش هێنا و داواش لە تەواوی هێزە ئەمنیەکان دەکات بۆ گەڕاندەوەی شوێی دەوڵەت یەکگرتوو بن. ئاماژەی بۆش کرد کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی دەواازەی ئاسایش و کۆنتڕۆلکردنی سنوورەکان دەواازەی ئاسایش و سەقامگیریە. ڕاشیگەیان تا ئێستا چەکی کۆنتڕۆڵ نەکراو لە دەرەوەی یاسا هەیە و دەبێت ڕوبەڕووی ئەو دیاردەیە ببنەوە. بەرپرسێکی پنتاگۆن هۆشداری لەبارەی هێرشی ئێران لە عێراق دەدات. بەرپرسێکی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن ڕای دەگەێنێت بە پەیزان یاریە هەواڵگریەکان میلیشیا عێراقیەکان کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن لەگەڵ ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی ئێران کۆبوونەتەوە و چەکی جۆراوجۆیان وەرگرتووە. دەشڵێت ئێران لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی کوژرانی قاسم سولەیمانی ئامادەکاری بۆ ئەنجامدانی هێرش لە عێراق دەکات. جەختیشی کردەوە ئێران دەیەوێت تۆڵەی قاسم سولەیمانی بکاتەوە. وەزارەتی ناوخۆی عێراق بەکارهێنانی وشەکانی حاجی و پاشای لەناو کارمەندان قەدەغە کرد. وەزارەتی ناوخۆی عێراق لە نووسراوێکدا داوای لا کارمەندانی هێزەکانی ناوخۆ کردووە ڕێزلاب لەو پایی سەربازی بگرن و وشەی حاجی و پاشا لە نێوان کارمەندان و پلەدارانی سەربازی بەکار نەهێنرێت. هەر بەپێی نووسراوەکەی وەزارەتی ناوخۆ هەر کارمەند و ئەفسەرێک پابەندی بڕیارەکەن لەبێت وشەکانی حاجی و پاشا بەکاربێنێت بەپێی مادەی 4 یاسای سزادانی هێزەکانی ناوخۆی ژمارە 14 ساڵی 2008 سزا دەدرێت. لە هێرشێکی چەکداریدا 38 کەس لە دێرە زوور بوونە قوربانی ئاژانسی فەرمی حکوومەتی سووریا ڕایگەاند گروپە چەکدارەکان هێرشیان کردوتە سەر پاسێکی تایبەت لەسەر ڕێگای نێوان دێرە زوور و تەلتەمر لە ئەنجامی ئەو هێرشەدا 30 کەس کوژراون و 8 کەسی دیکە بریندار بوون. تەواوی کوژرا و بریندارەکانیش هاوڵاتی سیڤیلن. لەلایەکی دیکە شەوار ڕەنگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەاند 3 پاس کە هێزەکانی سوپای سووریان دەگواستەوە لەلایەن چەکدارانی داعشەوە هێرشیان کراوەتە سەر و 30 سەرباز کوژراون و 15 سەربازی دیکەش بریندار بوون. پەرلەمانی ئەرجەنتین یاسای لەباربردنی منداڵانی پەسەند کرد. پەرلەمانی ئەرجەنتین پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە تێیدا مافی لەباربردنی کۆرپەلە بە دایکان دەدات بەڵام بە مەرجێک تەمەنی ئەو منداڵە لە 14 هەفتە زیاتر نەبێت. دوای پەسەندکردنی یاساکەش هەزاران هاوڵاتی ڕژانە سەر شەقامەکانی ئەرجەنتین و خۆشحاڵی پشتیوانی خۆیان بۆ پەسەندکردنی یاساکە دەربن. ئەرجەنتین بووە یەکەم وڵاتی ئەمریکای باشوور لە باربردنی منداڵ بە یاسایی بکات. کۆتاییمان بە کورتەی هاڵەکان هێنا و دەچینە ناو بڕگەکانی دیکەوە.
بەڵێ وەک باسم لێوە کرد لە سەرەتای پرۆگرامەوە کۆتایی بە ساڵی 2020 کۆمەڵێک ڕووداوی زۆر گرنگ ڕوویاندا جیهان چۆن ساڵی 2020 تەپەڕان یەکێکیش لە دیارترین ڕووداوەکانی جیهان لە ساڵی 2020 بڵاوبوونەوەی ئەم پەتایە بوو کە پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوو بە شێوەیەک گۆڕانکاری لە ژیانی ئاسایی هەمومان تەواوی جیهان ڕوویدا کە باس ناکرێت لە هیچ کاتێکی ترشتی وا دووبارە نەبووتەوە ئەگەر بوو بێتی شوک و ئێستا نەبووە و هەڵبژاردننی یاخود سەرۆکایەتەکانی ئەمریکاش و ئەو هەڵبژاردنش یەکێکی دیکە بوو لەو ڕووداوە گرنگارە و کاردانەوەکانی زۆر هەبوو لە ناو ئەوەی کە با بڵێن خەڵکێک بە بینەر و بیسەرەوە خەڵکێکی زۆر بینەر و بیسەری ئەوە بوون و لە جیهانی وەرزشیش کۆچی دوایی مارادۆناش گرنگترین هەواڵی وەرزشی بوو هەروەها بەرزبوونەوەی نرخی زێر و دابەزینی نرخی نەوت لە گرنگترینی هەواڵە ئابوووریەکان بوون سەبارەت بە هەرێمی کوردستانیش گیان لە دەستدانی چەند کەسایەتیەک ناخمانی هەژان وەک فرسەت سۆفی پارێزگاری هەولێر و نەجمەدین کەریم پارێزگاری پێشووی کەرکووک ڕووداوی کارەسات باری ساڵی 2020 لە کۆتایی ساڵی 2019 و سەرەتای ساڵی 2020 ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکەم جار لە شاری ووهانی چین بڵاو بووەوە. دواتر بە شێوەیەکی خێرا بە هەموو جیهاندا بڵاو بووە و تەشەنەی کرد. ئەوەش وڵاتانی ناچار کرد ڕێکاری توندی خۆپارێزی بگرنەبەر و بەستنی دەمامک و قەدەغی هاتوچۆ و داخستنی ناوەندەکانی خوێندن و ڕاگرتنی گەشتە ئاسمانیەکانی لێکەوتەوە. سەرەڕای هەموو ئەو ڕێکارانەش بە ملیۆنان کەس لە سەرتاسەری جیهان جانیان لە دەستدا و تا ئێستاش مەترسیەکانی بەردەوامن. لە 3 کانونی دووەمی ساڵی 2020 لە ئۆپەراسیۆنێکی ئاسمانی هێزەکانی ئەمریکا قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی سوپای قودسی ئێران لە بەغدا کوژرا و ڕۆژی حوتەمی کانونی دووەم لە ڕێوڕەسمێکدا تەرمی قاسم سولەیمانی لە شاری کرمان لە ئێران بە خاک سپێردرا. بەهۆی پاڵەپەستۆی زۆری خەڵکیشەوە 56 کەس لەو ڕێوڕەسمە گیانیان لە دەستدا و 213 کەسی دیکەش بریندار بوون. لە مانگی کانونی دووەمی ساڵی 2020 لە ئیسپانیا بە سەرۆکایەتی پێدرۆ سانچێز سەرکردەی پارتی سۆسیالیستی کرێکاران حکوومەتی هاوپەیمانی پێگەێنرا. لە مێژووی دیموکراسی وڵاتەدا و لە دوای کۆتاییاتنی دەسەڵاتی دیکتاتۆر فرانکۆ لە ساڵی 1970دا ئەمە یەکەم جارە حکوومەتی هاوپەیمانی لە ئیسپانیا پێکبهێنرێت. لە ڕۆژی هەشتی کانونی دووەمدا فڕۆکەیەکی مەدەنی ئۆکراینیا لە تارانی پایتەختی ئێران کەوتە خوارەوە و لە ڕووداوەکەدا 176 کەس گیانیان لەدەستدا. هەروەها لە ڕۆژی هەشتی کانونی دووەمی ساڵی 2020دا شازادە هاری و هاوسەرەکەی مێگان مارکڵ وازێنانیان لە ئەندامەتی خێزانی شاهانەی بەریتانیا ڕاگەیاند. ڕۆژێک دوای ئەوە لە نۆی کانونی دووەم پەرلەمانی بەریتانیا پرۆژەیاسای کشانەوەی بەریتانیای لە یەکێتی ئەوروپا برێگزیتی پەسەند کرد. لە سیوێکی هەمان مانگیشدا و دوای 47 ساڵ بەریتانیا بە شێوەیەکی فەرمی لە یەکێتی ئەوروپا جیابووەوە. هەروەها لە 25 شوبادا حوسنی موبارەک سەرۆکی پێشووی میسر لە تەمەنی 91 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد. لە ڕۆژی دەی ئاداری ساڵی 2020دا پەرلەمانی رووسیا پرۆژەیاسەی هەموارکردنەوەی دەستور تایبەت بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی ڤلادیمیر پوتینی پەسەند کرد. لە ڕۆژی 11 ئاداری ئەم ساڵیشدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڤایرۆسی کۆرۆنای وەک پەتایەکی جیهانی ناساند. لە 5 نیسانی هەمان ساڵیشدا بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا تووشی کۆرۆنا بوو. لە 17 نیسانیشدا ڕەوانەی ماڵەوە کرا. 7 نیسان چین بۆ یەکەم جار ڕایگەیاند کە حاڵەتی گیان لە دەستدان بە کۆرۆنا تۆمار نەکراوە و کەرەنتینەکردنی لەسەر شاری ووهان هەڵگرت و ڕۆژی 26 نیسان هەموو تووشبانی کۆرۆنا لە ووهان ڕەوانەی ماڵەوە کران. یەکێکی دیکە لە ڕووداوەکانی ساڵی 2020 لە ڕۆژی 8 نیسان ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی ڕژێمی سووریای بە بەکارهێنانی چەکی کیمیایی
لە ئاداری ساڵی 2017 لە پارێزگای حەممە تۆمەتبار کرد. هەروەها لە 25 ئایاردا پۆلیسێکی ئەمریکا هاوڵاتیەکی ڕەشپێستی بە ناوی جۆرج فلۆید کوشت. ئەوەش کاردانەوەی گەورەی لێکەوتەوە. مانگێک دوای ئەو ڕووداوە لە 25 حوزەیراندا بەهۆی هەورە بروسکەوە 116 کەس لە هیندستان گیانیان لەدەستدا. لە ڕۆژی 30 حوزەیرانی ساڵی 2020دا لە ئەنجامی تەقینەوەی نیتراتی ئەمۆنیۆمی کۆگاکراو لە بەندەری بەیروتی پایتەختی لوبنان سەدان کەس گیانیان لەدەستدا و زیانێکی زۆریش بە دەوروبەری شوێنی تەقینەوەکە گەیشت. جەنگی نێوان ئازەربایجان و ئەرمینیا لە هەرێمی کاراباغ لە ڕۆژی 14 تەمموز ڕووداوێکی دیکەی جیهانی بووە کە بەهۆیەوە سەدان کەس ئاوارەبوون و دەیان سەرباز لە هەردوو وڵات کوژراون. سەرۆکوەزیرانی ژاپۆن شینزۆ ئابێ کە لە ساڵی 2012 ئەو پۆستەی وەرگرت بوو، بەڵام ڕۆژی 28 ئابڕایگەاند بەهۆی خراپی باری تەندروستی دەستبەرداری پۆستەکەی دەبێ. نۆی تشرینی یەکەم خەڵاتی نۆبڵی ئاشتی بەهۆی هەوڵەکانی بۆ بەرەنگاربوونەوەی برسێتی لە جیهان و کاریگەری لەسەر فەراهەمکردنی هەلومەرجەکانی ئاشتی لەو ناوچانە بەخشرایە ڕێکخراوی پرۆگرامی خۆراکی جیهانی. ڕۆژی سیوێکی تشرینی یەکەم نەجمەدین کەریم پارێزگاری پێشووی کەرکووک بە نەخۆشی لە ئەمریکا کۆچی دوایی کرد. چەند ڕۆژێک دواتر تەرمەکەی هێنرایەوە هەرێمی کوردستان. ڕۆژی 18 تشرینی دووەم دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەی بۆ چەندین ڕۆژ لە نەخۆشخانە فرسەت سۆفی پارێزگاری هەولێر گیانی لەدەستدا. ڕۆژی دواتر تەرمەکەی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هێنرایەوە هەرێمی کوردستان. حوتی تشرینی دووەم جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بووە براوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و لە کێبڕچەی لەگەڵ دۆناڵد ترەمپ کاندیدی کۆماریەکاندا سەرکەوت. ڕۆژی دوی کانونی یەکەم و لە کۆتاییەکانی ساڵی 2020 بەریتانیا ڕەزامەندیدا لەسەر بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا. پاشان ئەمریکا ڕەزامەندی لەسەر بەکارهێنانی ڤاکسینی ڤایزەردا و دواتر وڵاتانی ئەوروپا بڕیاریاندا ڤاکسینی ڤایزەر بەکاربێنن. سەبارەت بە گرنگترین هەواڵە ئابوووریەکانیش لە ساڵی 2020دا بۆ یەکەم جار لە مێژوودا نرخی 1 ئۆنزێر گەیشتە $2,070. هەروەها بۆ یەکەم جار لە ڕۆژی 20 نیسان نرخی نەود لە بازاڕەکانی جیهان بە سالب مامەڵەی پێوەکرا. بە هەمان شێوە لە ساڵی 2020دا چەندین ڕووداوی وەرزشی ڕوویاندا، بەڵام دیارترینیان ڕۆژی 23 ئاب یانەی بایرن میونشن لە پاریس سان جێرمانی بردەوە و بووە پاڵەوانی چامپیۆنز لیگ. هەروەها ڕۆژی 25 یازدەی 2020 دیێگۆ ئارماندۆ مارادۆنا یاریزانی پێشووی ئەرجەنتین لە تەمەنی 60 ساڵیدا کۆچی دوایی کرد. دوا هەواڵی وەرزشیش ڕۆژی هەفتەی 12 لیڤاندۆڤسکی یاریزانیانەی بایرن میونشن بە باشترین یاریزانی جیهان بۆ ساڵی 2020 هەڵبژێردرا. بەڵێ گەڕامەوە لاتان بەڵام بە تەوەری پرۆگرامەکەمان دەست پێ دەکەین. پێشەوەی کە بە تەوەر دەست پێ بکەین باس لەوە دەکەین کە پێشبینیە مەترسیدارەکان بۆ ساڵی 2001 بڵاوکرانەتەوە. هەر کە کۆتایی ساڵی هەر ساڵێک دێت خەڵک چاوەڕوانەکات بزان لە پێشبینیەکانە چی دەوتێت. ماڵپەڕی دێلی مێلی بەریتانی پێشبینی مەترسیدارەکانی بابا ڤانکای بۆ ساڵی 2021 بڵاو کردەوە کە خەڵکێکی گرنگێکی زۆری پێدەن. بە پێی پێشبینیەکان ساڵی داهاتوو دەرمانێک بۆ چارەسەری شێرپەنجە دەدۆزرێتەوە و ئەوروپا ڕوبەڕووی هێرشێکی کیمیایی دەبێتەوە. هەروەها پێشبینی کردووەکە ئەو سەرۆکەی لە ئەمریکا وادەی سەرۆکاتی تەواو دەبێت کە مەبەست دۆناڵد ترامپە تووشی نەخۆشیێکی مەترسیدار دەبێت و لە ئاسمانی ڕووسیاش نەیزەکێکی گەورە دەردەبکەوێت و بابا ڤانکای ئافرەتێکی نەخوێندەواری نابینایە کە لە ساڵی 1911 لە بولگاریا لە دایک بووە بەهۆی ڕووداوێک نابینا دەبێت و بۆ ماوەیەک دیار نامێنێت. دوای دەرکەوتنەوەی کە دەرەکەوێتەوە پێشبینی بۆ ڕوودا و پێشهاتەکان لە ساڵەکانی داهاتوو دەکات. تا ئێستا لە 185 پێشبینیەکانی ڕاست دەرچووە. بابا ڤانکا
لە تەمەنی 85 ساڵیدا کۆچی دوایی کردووە بەڵام پێشبینیەکانی وەک دەبینرێت ساڵانە باسی لێوە دەکرێت و وەک گوتیشیان لە 1985 پێشبینیەکانی ڕاست دەرەچێت. بەڵێ ئێمەش دەزانین کە بۆ خەڵک زۆر گرنگە کە زۆر جار هەنگاو بۆ هەر شتێکە ئەنێت پێشبینی بکات بزانێ پێش ئەوە چی ڕوو ئەدات. سەبارەت بەوەش ئێمە بۆی کە بزانین گۆڕانکاریەکان چی ئەبێت لە 2021 و گرنگترینیشیان کامانە دەبن میوانێکمان لەگەڵدایە کە مامۆستا بووبەکر سدیقە پێشبینی کاری سیاسی وەک خۆیان ئاماژەیان پێکرد بەخێر هاتن تەکەین هیوادارین کە سەلامەت و تەندروستبی و ئەمڕۆ کۆتا ڕۆژی ساڵی 2020مان بێت بەخۆشی تێپەڕیکەین و بچینە 2021 با بەوەش دەست پێ بکەم لە شەرعە پێشبینیەکان چۆن لە یەک دراوەتەوە ئایا گونجاوە؟ سەرەتا بەنای خدای بەخشندۆ میهرەبان درود و سڵاو بەسەر گیانی پاکی محەممەد المستەفا. خوای گەورە دەفەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. طبعا هیچ شتێک نییە ئینسان بزانێ شارەزایی لێ هەبێت و پێشبینیەکی سەدا سەدی بکە خوای گەورە نەبێتن. ئەو پێشبینیانەی ئێمە دەیکەین بەهۆی حەدەس و قیاساتە نەک وەکو برێ لەلایەنی فەلەک ناسیۆ لەبەر ئێمە فەلەک نازنین لە ڕووی شەرعەوە ئایا پێشبینیکردن جائیز یاننا؟ پێشبینیکردن دەکرێت. ئێستا من دەزانم ئەو شەقامە هەمووی تەلان و لەژێر کاری ئینشائیە و دروستکردنەوە و چاکردنەوەیە. سایقێک بێ لێرە 120 لێ خوڕێتن ئەمن پێشبینی ئەوەی دەکەم ئەو سایقە کە وەرگەڕ یان خۆی لە شتێکداتن ئەوە ناکەم من قسم لەسەر غەیب کرد بێتن وەیە پێشبینیم کرد ئەو سایقە لەوانەیە وەربگەڕێ یان خۆی بە شتێکدا بداتن. هۆکار چییە من ئەو پێشبینیە دەکەم ئەو سایقە لەو ڕێ خراپە وەردەگەڕیان خۆی بە شتێکدا داتن. هۆکارەکە ئەوەیە من زانیاریم لەسەر ئەوە هەیە کەوا ئەم ڕێگایە خراپە ئەم سایقە سەرکێشی دەکاتن. یعنی بەرچاوڕوونیەکە لەسەر بەرچاوڕوونیەکەیەکە ئێوە پێشبینی ئێستا بۆ نمونە لە بینی قەزای سیاسی سیر دەکەین دوو سەرکردە هەن لە یەکتری نێزیکن بۆ نمونە لە عێراق و لە فەڕەنسا سەرکردەیەک یان بەرپرسێکی هەرێم اتفاق ینی هاوڕێتی و ئیتفاقاتی هەیە تایبەت شخصی لەگەر بەرپرسێک یان سەرکردەیەکی فەڕەنسا ئەگەر ئەو بەرپرسە بەڕێزی ئەو سەرکردە بەڕێزە بستە فەڕەنسای بۆ قازیەکی هاوپەیمانی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ کەسێکی تر کە ناناسی ئەمە بەرچاوڕوونیمان پێشبینیمان ئەوە دەبێت کە کارەکانی بەردەستە بن ئەوی ئامانجەکانی خۆی دەپێچێت لە بەرویلۆ ئیتفاقێکی شخصیان هەیە لەگەڵ یەکتری هاوڕێتیان ینی پێشبینیکردن لە ڕووی شەرعە ئەگەر شتێک کە لێ دیار بیان هۆکارەکەی بزانی ئاسایی بۆ نمونە ئەمە ناتوانین بڵێن بەیانی باران دەباری یاخود ئێستا باران دەبارێتن بەس کە بینیت و هەور لێ گەدە و دەیشریقێنیتن ئیتر وە کە بینیت و هەورێکی ڕەش هات ئیتو نیشانەی ئەم هەورە چییە؟ باران بارینە ئاسایە بڵێەوە باران دەبارێەوە هەورە بەڵام نەک سەدا سەدەمە ناتوانین پێشبینی بکەین زۆر تەواوە کەواتە هەندێک ئەو پێشبینیانەی کە دەکرێت فلانە کەس نەخۆش دەکەوێت فلانە شوێن بوو مەلەرزەی لێ دەدرێت فلانە شت ئەبێت ئەمانە تەنها بۆچوونێکی خەڵکە و لە ڕووی شەرعەوە گونجاو نییە لە ڕووی شەرعەوە شتێک کە پێشبینی سەدا سەد مەفاتیح الغەیب خەمس لا یعلموها إلا الله هیچ کەسێک نازانێتن ئیلا خوای گەورە دەزانێتن بەڵام لەم قەزەیەی بوومە لەرزە دەکرێت زانایان لەو بوارە پێشبینی ئەوەی بکەن بەهۆی ئەوەی ئایا ئەو ناخی زەوی ئاگری تێدایە گەڕکانێک بکە بەهۆی سەبێکی یان دۆخێکی سارد و گەرمی لێک بداتن. باشە دێن لەسەر بابەتەکانی جەنابەت لە سەرەتاکانی ساڵی 2021 پێشبینیەکانی جەنابەت چییە بۆ ئەوەی کە ڕووداوێکی گرنگ لە جیهاندا ڕووبدات لە ڕووی سیاسیەوە مادەم لە بوارەکەی خۆتە؟ پێشبینی ئێمە بۆ سەرەتای ساڵی 2021 هەندێک قەزیە سیاسی کە ئێمە بەرچاوڕوون دەبینین کەەوە گرژ و گۆڵی لە بینی هەندێک سەرکردە و دەوڵەت هەیە یاخود بەرەو ئیتفاق چوون و پێکاتنی هەندێک سەرکردە و دەوڵەت هەیە لەگەڵ یەکتریا ئەمە ئەو ساڵی بۆ نمونە رووسیا و تورکیا ئیتفاقاتێکی لە هەندێک بابەت زیاتر بەرەو یەکتر و لۆیەکچن دەچن لە
ڕەئیەکانیان و پشتگیری یەکتر دەکەن لەو بیرروبۆچنە سیاسیانەی لەو کایانەی کە دێتە بەر دەمیان لە ڕووی سیاسیەوە کە نادیارن. لە قەزیەکی تر مەوزوعی تورکیا و ئێران تورکیا و ئێران لەبەرەوەی دەڵێ دژمنی دژمنم دۆستمە تورکیا و ئێران ئەو کاتە لەوانەیە پێشبینی ئەوەی دەکەن زیاتر یەکتری بگرن بەرامبەر بە عێراق بەرامبەر بێ عێراق ئامانجی تورکیا بۆ کوردستان بۆ کورد و ئامانجی ئێران هیلالی شیعی بۆ عێراق بۆ کورد و لەگەڵ ئەوەشدا دەبێ ئەوە بزانین کەوا کاتێک خەڵکی ئێمە لەم 2021 زیاتر وحی دەبی شارەزا دەبی و چاوکراوەتر دەبی لەسەر ئەو ئامانجانەی کەوا دژمنانی دەورەوەی هەرێم دایانەوێت گرژ و گۆڵیەک و شتێکی ناخۆش و شەڕشوەیەک باهۆی پیشاندان و بینە ناو هەرێم بەگشتی بۆ عێراق ساڵێکی لە ڕووی سیاسی و پێشبینی باشی بۆ ئەکرێت بەمانە بێت یاخود پێشبینی باشی بۆ ناکرێت لە ڕووی سیاسیەوە دۆخەکەی باشتر ببێت ئەوەی ئێمە دەبی سەیری سلکی ئەو سەرکردە بکەن کە لە چ سلکێکەوە چۆتە دەسەڵات لەوانێ ئەگەر لە ڕووی ڕێخستنەوە ئەو سلکە چوو بێتە دەسەڵات بۆ نمونە با سەرێک وەزیرانە زیاتر کاروباری دەوڵەت دەگرێتە خۆی ئەگەر لە ڕووی ڕێخستنەوە چوو بێتن ئەوە ناتوانیتن دەست بەسەر کێشەکانی عێراقدا بگرێتن لەبەرەوەی سلکی ڕێخستن ناتوانانی بەرانگژێ بەرامبەر ئەو گرژانەی عێراق ڕابوەستێتن بەڵام ئەگەر لە ڕووی هەواڵگیری و ئەمنیوە ئەم سلکە داخلی ئەم بەرپرسیارەتە بێتن ئەوە دەکرێت خۆی بگرێتن لەبەرەوەی عالەمی سیاسی ئەمڕۆکە کە لە جیهاندایە ئەو کەسە سەرکەوتوترە کەەوە لە ڕووی ئەمنی و هەواڵگیریەوە داخلی سیاست و پرۆسەی سەرکردایەتی و یاخود بەرپرسیارەتی دەچێتن ئەوە لە ڕوویەکە عێراق دەتوانی زیاتر کۆنتڕۆلی ئەو کێشانەی خۆی بکاتن کەوا دێنە بەردەستی لە هەمان کاتیشدا کێشەیەکی لە ساری پال کێشەی لە ساری پار زیاتر بۆ عێراق دێتن لەبەرەوەی ئەوە قەزیەی مەذاهیبەکانە قەزیەی دەستەی دەرەکیە لە عێراقا قەزیەی ئەو خەتەی سینە یاخود هیلالی شیعی یان ئەو خەتەی کە تورکیا دەوێ بیکاتەوە ئیتر کێشەی شیعە و سونەیە کێشەکان زیاتر دەبێت لە عێراق بەڵام زیاتر دەستەمۆ دەکرێن یعنی چاودێری دەکرێتن دەتوانن پارێزگاری لە قەزیەکان بکرێن ئەوش بۆ هۆیەوە کە ئەو سلکێکەوە سەرۆکوەزیران هەیەی لە ڕووی ئەمنیەوە داخل بووە زیاتر شارەزای بیرروبۆچوونی خەڵکەکەیە زۆر باشە من چاوگی پرسیارەکەم لێرە پێ بگەم هەرێمی کوردستانە ئێمە بێبەش نابین لە هەر ڕووداوێکە لە عێراق ڕوو ئەدات بێگومان کاریگەری ئەرێنی و نەرێنیشی هەبێ هەر بۆ ئێمەشە بێت بەگشتی کوردستان چۆن دەبێت پێشبینیەکانتان بۆ هەرێمی کوردستان دەڵێ ئەوەی لە ڕۆخ کوورە دابێ پرۆشتی هەر پێ دەکەوێت شتێکی زۆر ئاساییە قەزەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کەوا سەرکردەکانمان توانیوتیان لەو مەراحلەی لە پاش ئەو خۆپێشاندانەی کەمێک لەوە بگەن کەوا ئایا دەتوانن ئەوان لەگەڵ یەکتریان ناکۆک بوون و خەڵکەکەش لەو لای بەرانگژیان بێتەوە ڕاچاوی ئەوەیان کردووە کە لەمە دو ئەوان دەبێت ئیتفاقی سیاسی و حزبی لەگەڵ یەکتریا بکەن بۆ ئەوی کێشەکانی خەڵک چارەسەر بکەن هەرێم بەرەو جەوێکی ئارامتر و بێکێشەتر دەچێتن هەرچەندە کێشەشی بۆ دێتن ئینسانی سیاسەت و دەوڵەتە و عقدی بەرامبەرە بەڵام زیاتر تووشی ئەوە دەبێتەوە کەوا دەستی دەرەکی زەخت لەسەر هەرێم بکاتنکەوە گرژی و ئالۆزی بخێتە هەڵێم بەڵام بەو هۆیەوە کەوا لەوانەیە سلکی دەست بەسەر داگرتنی وەزعەکە لە هەرێمە لە ڕووی ئەمنیەوە شارەزاییەکی تەواویان هەبێتن هەموو قەزیەیەکی کۆمەڵایەتی و سیاسی دەگەڕێتەوە سەر ئەمنیەت مادەم ئەو سلکە لە ڕووی ئەمنیەتەوە سەرپەرشتیاری هەرێم بکاتن ئەوە دەتوانیتن بە شێوەیەکی زۆر بەرچاوڕوون و ئاسانتر لە ساڵانی ڕابردوو بتوانین کۆنتۆڵی ئەو کەشانە بکاتن کە دێنە سەر هەرێم بەڵێ 2021 هەرێم بەرەو جەوێکی خۆشتر و ئارامتر دەچێتن هەم بۆ حکوومەت و هەم لە لایەکی تریشەوە بۆ هاوڵاتیانی بەڕێز زۆر باش ئێمە باسی عێراقمان کرد کە کاریگەری چی ئەبێت لەسەر هەرێمی کوردستان با باسی
ناوچەکانی دیکە بکەین لە چوار دەوروبەری ڕووداوە جیهانیەکان یاخود ئەو شوێنانەی کە ئێستا باست لێوە کردی لالی شیعەیە یاخود تورکیا یاخود ئێرانە ئەمانە چ کاریگەریکیان دەبێت پێشبینی بکەن لەسەر هەرێمی کوردستان ئایا دۆستی هەرێمی کوردستان ئەبن یان دژاتی و بەرەنگاری لەگەڵ هەرێمی کوردستانەکەن بخۆێمە هەندێک قەزەی تایبەتمان هەیە لە قەزەی سیاسی یەکەم کێمە کوردین زوڵمان لێکراوە هەمووی خاکێکی بەپیتمان هەیە هەمووی چاوی لەو خاکە بەپیتەیە دەوێتن ئەو لە سنووری خۆی بەشێک داگیر بکاتن ئەو لە سنووری خۆی بەشێک داگیر بکاتن بەڵێ چاویان لەسەر ئەو قەزیانە دەبێت لەوانەیە لە بەدوئیفاقی ینی بە دووڕوویی زیاتر ئەزیەتمان بدەن بەڵام لە ظاهریدا ئەوا خۆیان بەرچاو ڕوونتر دەکەن کە ئەنەما بەرەو دۆستی و بەرەو تەبایی بێن بۆ هەرێمە بۆیە ئەمە پێشبینی ئەوەی دەکەنکەوە بە سلکەیەکەوە لە قەزیەی سیاسی پێڕامان دەکەن بۆ ئێران بۆ تورکیا بەو هۆیەکەوە بتوانین کە دەوڵەتانی دەسەڵاتدارتر لە تورکیا و لە ئێران کە هاوپەیمانی لەگەڵ کووردا و هاوپەیمانی بە هێزتر دەکرێتن لەگەڵ کووردا ئەوە ئەوان دەتوانن کەمەک لەو قەزیە بەرانگژەی ڕوبەڕووبوونەوەی مباشەرە پاشەکشێ بکەن کەمتر ببێتەوە بەڵێ من و تۆ مامۆستا پێکەوە لەگەڵ بینەرانە ئێستا بینەری بۆ چوونی هاوڵاتیانە ئەبین کە بۆ ساڵی 2021 کە بۆ ساڵی 2021 چ شتێک بۆ چوونی ئەوانە پێکەوە بینەر دەبین و دەگەڕێ وڵات و پرسیارەکان بەردەوامە بین هیوامە نەمانی ئەو قەیرانە و کۆتەهاتنی ئەو نەخۆشیەیە بۆ شخصی خۆم هیوام وایە زیاتر هەوڵدان بۆ ئیش و کار یعنی شتێکی دی بێتە پێش خۆشتر لەو کاتێ ئێستا کە تێداینا من وەکو گەنجێک بەڕاستی گەشتبینم ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو دەرباز دەبین لەو قەیرانە و هەروە دەرباز دەبین لە ئەو پەتایە نەگریسەکە توشمان بووە پەتای کۆڕۆنا بەڕاستی بەرنامە پلان هەیە بۆ ساڵی ئایندا ئینشاءڵڵا هەوڵەدەم بە خوێنمەوە خوێندن بەرەو مەرحەلەشتر بڕۆم پلانمان ئەوەی ئینشاءڵڵا ساڵی نوێی داهاتوو ببتە خۆشی لە بۆ هەرێمی کوردستان ببتە هۆی نەمانی ئەو قەیرانە ئابووری بەسەر کوردستان داهاتووە ببێتە هۆی نەمانی ئەو تەندروستی نەخۆشی کۆڕۆنا ئینشاءڵڵا خۆشی ڕوو لە هەموو جەماوەت دەکە بە ئیزنی خۆی وەڵڵای بەخۆشم پلانم ئەوەی ئینشاءڵڵا پەرە زیاتر بە خوێندن بدەم بەڵێ پێکەوە بۆچوونی چەند هاوڵاتیەکمان بینی جا هەر کەسە لە لای خۆی کۆمەڵە بۆچوونی دەبێت بەپێی ئەزمموی خۆی ئەوش بۆچوونی هاوڵاتیان بوو من بە پرسیارەکانم دیسانەوە دەگەڕێم و لای مامۆستا و دەست پێ ئەەکەمەوە ئەمریکا وڵاتێکی زۆر زلهێزە لە هەموو پێشبینیەکانە لە هەر وڵاتێک بەشی پشکی ئەمریکا هیچ کات لەبیر ناکرێت باسی هەژمونی ئەمریکا لە وڵاتان ناکرێت بابزانی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش هەژمونی ئەمریکا چۆن دەبێت و پێشبینیەکانتان بۆ ئەمریکا چییە؟ بەڵێ سەبارە ئەمریکا و عێراق ئەمریکا لەمە دووە پێشبینی ئەوەی دەکەینکەوە زیاتر لە یانگری سونە مەسەب بێتن لە عێراق لەبەر ئەوەی کە هەڵەیەکی زۆر گەورەی کرد لە پاش لێدانی ڕوخانی ڕژێمی باسی گۆڕبەرگۆڕچی سەدام حوسێن کە دەسەڵاتی هێزی سنی مەسەب زۆر لاواز کرد ئەوەش بوو لێرە شیعە بەقوت بوو لە پاش ئەوەی کە شیعە لە عێراق بەقوت بوو لە سووریاش بەقوت بوو لە لوبنانیش بەقوت بوو ئەمریکا ناوێت جارێکی تر ئەم هەڵەیە دووبارە بکاتەوە ئەمریکا لە یانگری سونە مەسەد دەبێت لەمە دووە لە عێراقا و لەگەڵ ئەوەشدا زیاتر چاودێری ئەوە دەکاتنکەوە ئێران نەتوانیتن لە زۆر پرۆسەی سیاسیە بتوانی زاڵ بێتن بەسەر قەزیەکە سیاسەکانی عێراقدا و بە تایبەتیش هەرێمە بەڵێ لەسەر بابەتی ئابووری کە بەشێکی گرنگە لە لای خەڵک لە ڕووی ئابووریەوە دۆخی هەرێمی کوردستان بێگومان ئابووریمان بەسراوەتەوە بە سیاسەتمان بەسراوەتەوە بە ئابووری پێشبینیەکان چین لە ڕووی ئابووریەوە وەک ئێستا دەبینین لەم کۆتاییانە دراو بەهاکەی داوەزی دۆلار بەرز بۆەوە وڵاتانی دراوسێ بە هەمان شێوە پێشبینیەکان بۆ بەهای دراوەکان بۆ لە ڕووی ئابووریەوە چۆن دەبێت بەڵێ مەدا باسی ئەو سنوورە بکەینکەوە کێشەکانی زیاتر ئەوەمان لاتەسی بکەین هەر وڵاتێک هەر هەرێمێکەوە
ئێران دەستی بەسەرداگریان دەستی سیاسی خۆی تێخست بێتن ئەوە ئەمریکا ناچارە بەوەی بەهای دراوەکانی ئەم وڵاتە دابەزێنێتن بەرامبەر بە دراوی ئەمریکی کە دۆلارە. لە عێراقیش کە ئەمریکا ئەو کارەی کردووە کەەوە بەهای دراوی عێراقی دابەزاندووە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هۆکارەکە وا دیارە هۆکارێکی سیاسیە بەڵام بەهۆی ئەوەی هاوپەیمانی ئەمریکا لەگەڵ کوردەوە تایبەت لەگەڵ هەرێمە چاوپۆشی ئەو قەزیە دەکرێتن لەبەر خاتری کووردە کە بەهای دراوی عێراقی بێتەوە وەکو خۆی لێ بێتیان لەوە زیاتر نەڕواتن لەبەرەوەی هاوڵاتی کورد لە عێراقدا لە هەرێمی کوردستانە دیارەکەوە قەزەی فکرەی لەگەر هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا چۆنە بۆیە پێشبینی ئێمە وایە بەو قەزە سیاسیە زیاتر ناڕواتن بەڵێ بێتەوە ئەو نرخەی جاران وەکو 25 و 24 لەم بینە تەلاحوب بکە بەرز و نزمی بکاتەوە. زۆر باشە. با من بێمە چەقی هەرێمی کوردستانەوە حیزبە سیاسەکان پێشبینیتان بۆ حیزبە کوردیەکان بۆ حیزبە سیاسی کوردیەکانی کوردستان چۆنە ناوماڵی کورد چۆن دەبێت ڕێک دەخرێت ناکۆکی هەیە؟ ناوماڵی کورد لە مابینی حیزبە سیاسەکان وەکو پاری دەکا ساڵی ڕابردوو پار نابێتن لەبەر ئەوەی کە بینیمان بەهۆی دەستی دەرەکی چەند وڵاتێکەوە لەسەر چەند حیزبێکی ناو هەرێمە دەستیان لەگەڵ دەبوو کەوە خەریکی ئەوە بنبژێوی ئەوە خەڵک بەرەو ناهەمواری و کەموکوڕی ببان و ژیانی خەڵک بەرەو تەنگ و چەلەمە ببەن و تۆپێکی ڕەشی سیاسی بێنە ناو سەعای کوردستانەکەەوە گەمەی پێ بکرێ و ئەو ئەمن و ئارامی کوردستان نەمێنێتن ئەوان تێگەیشتون لەگەڵ ئەوەیدا کە ئەگەر وا بکەن شعب لیان خۆش نابێتن کە شعب لیان خۆش نابێتن دیاریشەکەوە ئەو دەستەیەکەوە دەیەوێتن بەدەستی دەرەکی ئەمن و ئەمنیەتی ئارامی کوردستان بشێوێنیتن ژیان لە خەڵکەکە تێک بداتن دەستەکە وەکو مەسەلەی کوردی دەڵێ کەشف بوو بۆیە ئەو دەستە خۆی دەخشێنێتەوە ئیتر بەر و ئیتیفاق دێتەوە لۆیەکچوون و ڕێکەوتن لەسەر خزمەتکردنی کوردستان و هەرێم و هاوڵاتیانیش و لەگەڵ ئەمەشدا دێتەوە سەقەزەیەکی تر کە هێزی دڵسۆزی لە سیاسی لە هەرێم بۆ ملەتەکەی و بۆ نیشتیمانەکەی دەستە باڵاتر لەگەر ئەو هێزەیەکەوە لە هەرێمە هەردەوێ بۆ خۆی بیخواتن و کێشەشینە لەگەڵ خەڵکات بۆ کوێ دەرچێ و تێنی ئەبیان بەرسی نابێ و هاوڵاتیانی هەرێمیش سەیری وڵاتانی دەوروبەرمانیان کردیە وەکو بڵێن ئەوە سووریایە لەوانەیە بۆ کەمی موچیان خودت بۆ بژێوی ژیانم بۆ هەندێک مافی سەرەتایی خۆیان داوایان کردووە چیان بەسەر هات سەیری بەهاری عەرەبی بکە ئەگە کابراەک بێ بە ناوی موسڵمانەتیەوە بێت دووبارە داوای خۆپێشاندار ئەو قەزیە بکاتن ناکرێتن ئەو دەوڵەتانێکەوە خۆپێشاندانیان لێ دەکرا هیچ بەروبوومێکی نەبوو بۆ خۆپێشانداران نە بۆ حزبەکان وەکو ئۆپۆزیسیۆن و نەبوو هاوڵاتیانیش بەڵکو ماڵ و حاڵیشان تێکت و دەربەدەر بوون. بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا ئەبوبەکر سدیق وەکو پێشبینیکاری سیاسی ئەمبانی لەگەڵمان بوویت سپاس بەخێر زۆر سپاسی ئێوەش دەکەین و ئێمەش پێ کە پێشبینی لەسەر هەندە قەزێ دەکەن پێشبینی ئەوەمان کردووە خەڵکێک پێشبینەکانی ئێمە بەباشی وەربگرێت لەخوا بەزیاد بێتن سپاسی هاوڵاتیان و ئاوادان بێتن و هەرێمیش ئیشاڵا سەرکەوت و سەرفرازی و بێکێشە بێتن سپاسی ئێوەش و کەناڵی 24 دەکەین زۆر سپاس ئینشاڵا بەو هیوایی کە هەموو پێشبینی باشەکان وەک خۆی دەرچێت و ئەوانش کە پێشبینی خراپن نەکرێت تا دواتر بڵێن كذبوا المنجمون ولو صدقوا ئیشاڵا ئێمەش بە وەکو مامۆستایەکی ئاینی خزمەتی ئەو هاوڵاتیان دەکەن هەر قسەیەکیش دەکەن بۆ هادیکردنەوەی ئارامی و دەرونی ئەوانە ئیشاڵا زۆر سپاس دەکەین زۆر سپاس پێکەوە بینەری ڕەوشی کەش و هەوای کوردستان دەبین و دەگەڕێم وڵاتە.
لەم وەرزە گۆڕانکارێکی زۆرمان لە کەش و هەوا بینی و گۆڕانکارەکانی کەش و هەوا و دابەزینی پلەکانی گەرما بۆ ژێر پلەی سفری سەدی ئاوی زۆرینەی چەم و دەریاچەکانی باکووری کوردستانی بەست. ئەوش لەلایەک کە بەشێک لە هاوڵاتیانی نیگەران کرد. لەلایەکی دیکەشەوە بەشێکی دیکەی گەشتیاران و هاوڵاتیان دڵخۆش بوون چون بەو هۆیەوە کەشێکی تایبەت دروست ببوو وەکو بەستەڵک و شەختەی ئاوەکان دەچوونە ئەوێ کاتێکی خۆشیان بەسەر دەبرد و یاریان دەکرد. لە سەرەتای وەرزی سەرما چەند راپۆرتێکمان سەبارەت بە سەرما و سایقە لە باکووری کوردستان لە پرۆگرامی ڕۆژباش بۆتان دانا و بڵاومان کردەوە. و وەک دەزانی باکووری کوردستان یەکێک بوو لەو بەشەی کوردستان کە کاریگەریکی زۆری سەرمای لەسەر بوو. هاوڵاتیان چۆن ئامادەکاریان بۆ وەرزی سەرما لەوێ کردبوو و لە زستان کردبوو دەرکەوت کە ئەوان چەند دووربین بوونەوە دەیانزانی کە چ سەرمایەک ڕۆیان تێدەکات. پێکەوە بینەرەبین. شەپۆلی چەند ڕۆژی ڕابردووی بەفر و سەرما پلەی گەرمای لە باکووری کوردستان بۆ ژێر پلەکانی سفری سەدی دابەزاندووە. ئەوە شوای کردووە ئاوی دەریاچەی چڵدری لاوانی باکووری کوردستان ببەستێت و هاوڵاتیان و گەشتیاران بە ئاسانی بەسەر بەستەڵەکی ئاوەکەدا هاتوچۆ بکەن و تەنانەت بە بایسکل یاری بکەن. Şimdi sezonu bisikletle açtık. لەگەڵ خێزانەکەمان هاتوین بۆ ئێرە ئاوی دەریاچەی چڵدری بە تەواوی بەستویەتی و ئێمەش بۆ بەسەربردننی کاتێکی خۆش بە پایسکل لەسەر شەختەکە هاتوچۆ دەکەین و یاری دەکەین. کەمێک مەترسیدارە دەبێت بە وریاییەوە هاتوچۆ بکەیت. دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە و دەروون ئارام دەکاتەوە. Bu projede işe yaradı. Gelen turlarımızı da bisikletle de gezdirebiliyoruz. Kızaklar olmasa bile. بەشێک لەو گەشتیارانی لەسەر بەستەڵەکی ئاوی دەریاچەیوان بە بایسکل یاری دەکەن چەند جارێک دەکەون بەڵام دەستبەرداری یاریە چێژبەخشەکەیان نابن و بەردەوام دەبن. بەشێک لە خێزانەکانیش دەستی منداڵەکانیان دەگرن و لەسەر شەختە و بەستەڵەکی ئاوی دەریاچەکەدا پیاسە دەکەن. لە کاتێکدا لە وەرزەکانی دیکەدا بەهۆی قوڵی ئاوەکان ناتوانن بسن ناو دەریاچەکەوە. شەپۆلی بەفربارینی چەند ڕۆژی ڕابردوو ڕێگاکانی زۆرێک لە گوند و شارەکانی باکووری کوردستانی داخست. هەروەها بەهۆی بەفر و سەرما و سایقەوە چەندین ناوەندی خوێندن داخران. هاتوچۆ لە ناوەندی شارەکان و ڕێگاکانی دەرەوە هەستەم بوو و تەم و مژمە و دایبینینی کەم کردوتەوە. هاوکات ئاوی دەیان ڕووبار و دەریاچەی بەستوە و هاوڵاتیان دەتوان بە ئاسانی بەسەریدا هاتوچۆ بکەن و بپەڕنەوە. Karşımızda zaten Kısır Dağı, karla kaplı. Alt tarafında Çıldır gördüğümüz. هەر لە باکووری کوردستان دەمێنمەوە لە دەریاچەی چڵدرەوە پاسی کەش و هەوامان کرد و دەڵێن دیسانەوە لەگەڵ گۆڕانکاری کەش و هەوا و دابەزینی پلەی گەرما بۆ ژێر دەپلەی سفری پلەی سەدی بەشی زۆری ئاوی ڕووباری ڕەشی لە پارێزگای موش هەر کە دیسانەوە لە باکووری کوردستانە بەستوێتی. لە زۆرینەی شارەکانی باکووری کوردستان پلەی گەرما بە تایبەت لە شەواندا بۆ ژێر پلەی سفری سەدی دادەبەزی. بەهۆی ئەوەوە ئاوی دەریاچە و ڕووبارەکان بەستوێتی و شەقامەکان و ڕێگەکان بوونەتە شەختە و بەستەڵک وەک ئەوەی کە دەیبینی. ئێستا بەهای دراوەبیانەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان یەکێکە لە هەرە ئەو بابەتە گرنگانەی ڕۆژانە خەڵک چاودێری دەکات. پێکەوە ئێمەش بەهای دراوەکان و هەروها نرخی زێرتان بۆ دەخێنە ڕووکە $100 ئەمریکی بەرامبەر بە 143,300 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 175,000 دیناری عراقیە. 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 190,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکیش بەرامبەر بە 19,000 دیناری عراقیە. بە 100,000 تمەنی ئێرانی بەرامبەر بە 5,600 دیناری عراقی و مسقاڵێکیش زێری عیار 24 بەرامبەر بە 433,000 دیناری عراقی و مسقاڵێکی زێری عیار 21 بەرامبەر بە 380,000 دیناری عراقیە. واوەی کە دەمێنێتەوە مسقاڵێک زێری عیار 18 کە بەهاکەی بەرامبەر بە 325,000 دیناری عراقی. لە بابەتی کەش و هەوا و هەروەها بەستەڵەکی شەختەی ڕووبارەکان وانە تێدەپەڕین و باس لە فاشیۆن و دیزاین دەکەین. سەبارەت بە جیهانی فاشیۆن و دیزاینیش دیزاینەری ناوداری فەڕەنسی پێیر کاردن لە تەمەنی 98 ساڵی کۆچی دوایی کرد. پییر کاردن زیاتر لە 70 ساڵە لە بواری دیزاینی جلوبەردا کاری کردووە. لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە
ڕۆڵێکی بەرجەستە و کاریگەری لەسەر جیهانی دیزایانی جلوبەرگ هەبووە و خاوەنی هەشتا کۆلێکشنی جلوبەرگ بووە نزیکەی 100,000 پارچە لە دیزاینەکانی لە جیهاندا فرۆشراون. ئەگەر لە جیهانی دیزاین و فاشنیشە سەیری گۆڕانکاریەکان بکەین لە 2021 بۆ ئەوانیش ساڵێکی باش نەبوو. ئەگەر بەبیرتان بێت دیزاینەرێکی دیکەش لە هەمان ساڵ لە 2020 گیانی لەدەستا و ئەمیش کۆچی پێر کاردن دیزاینەری فەڕەنسی لە جیهانی فاشن و دیزاین بوو. بەگشتی ساڵێکی باش نەبوو هەر هەواڵی کۆچی دوایی خەڵکمان دەبیست بەو هیوایی کە ئەم ساڵ بەم شێوەیە نەبێت بەو هیوایی کە ئەم ساڵ گوێبیستی باشتری دەستکەوتەکان بین بۆ هەموو وڵاتانی جیهان و هەروها کوردستانیش بە هەمان شێوە. فستیڤالەکان زۆر جیاواز دەکرێن لە وەرزەکانە. هەندێک فستیڤال هەن تەنها لە وەرزی بەفر و سەرمایە ئەکرێت. لە چین ئەم ساڵ هاوشێوەی ساڵانی ڕابردوو فستیڤالێک بەڕێوەچوو تایدا چەندین پەیکەری گەورە و سەرنجڕاکێش دروستکران کە سەرنجی میدیاکانی جیهانی بۆ خۆی ڕاکێشە. ساڵانە بە بۆنێ ئەم فستیڤالەوە گەشتارێکی زۆر سەردانی چین دەکات و ئەمساڵ فستیڤاڵی بەفر لە شاری شینیانگ لە پارێزگای لیانگ نیۆنگ بەڕێوەچوو. گەورەترین پەیکەر کە تێدا دروستکرا بەرزەکەی 15 مەتر بوو. بەشێک لە وێنەکانی فستیڤالەکەی ئەم ساڵ ئەوە تا ئێستا پێکەوە دەبینین شارێکی بەفرینی تەواوە کە هەمووی بە بەفر دروستکراوە گەشتارێکی زۆری ڕووی پێدەکەن. بە ساڵانە ئەم فستیڤالە ئەنجام دەدرێت و زستانی ئەم ساڵیش زستانێکی بێحەد سارد بوو و بۆ ئەنجامدانی ئەم فستیڤالانە زۆر گونجاو بوو و وەک دەیبینین ئەم کەلار و ئەم بینایانی کە دروستیان کردووە هەمووی بە بەفرە و خەڵکێکی زۆریش سەردانی ئەو فستیڤالە دەکات و چێژ لە بینین دیمەنەکانی وەردەگرێت و وێنە لەگەڵ ئەو قەڵا و کۆشک و تەلارە دەگرێت کە بەدەستی هاوڵاتیانی چینی دروست کراوە. هەر لە چین دەمێنمەوە هەموو ساڵێک لەم کاتەدا بە بۆنەی سەری ساڵ لە نزیک دەریاچەی چانگی چین کە دەکەوێتە پارێزگای جینینی ئەو وڵاتە کەرنەڤاڵی ماسی بەڕێوە دەچێت. ئەم کەرنەڤاڵە جیاواز و ناوازەترە لە چاو فستیڤالەکە کە گەشتارێکی بیانی زۆر بۆ لای خۆی ڕادەکەشێت. بە بۆنەی ئەم کەرنەڤاڵە و کڕینی ماسی بۆ ڕۆژی سەری ساڵ کە یەکێکە لە نەریتە کۆنەکانی ئەو وڵاتە ڕوو لەم ناوچەیە دەکەن بۆ کڕینی ماسی. ئێرە دەریاچەی چاگانە لە پارێزگای جیلین لە باکووری ڕۆژهەڵاتی چین لەم کاتەی ساڵدا لە وەرزی زستان پلەکانی گەرما لە 20 بۆ 30 پلەژێر سفردا دەبەزێن. هەموو ساڵێک لەم کاتەدا کەرنەڤاڵی ماسیگیری لە دەریاچەی چاگان بەڕێوە دەچێت. هەر بوێش گەشتیارێکی زۆر بەم بۆنەوە سەردانی پارێزگای جیلینی چین دەکەن و ئەم ساڵیش بە لە بەرچاوگرتنی ڕێنمای تەندروستیەکان بەشداری کەرنەڤاڵەکەیان کرد. ئەم ساڵ لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا ڕێکاری جیاوازمان بەو پێشوازیکردن لە گەشتیاران گرتووەتە بەر پێش دەستپێکردنی چالاکیەکان لە ڕێگەی چەندین ئامێری پێشکەوت و پشکنینی تەندروستیان بۆ دەکرێت و زانیاریەکان تۆمار دەکەین بەگشتی هەموو ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ دەکەین تاوەکو ڤایرۆسەکە تەشەنە نەسێنێ. دەریاچەی چاگان لە پارێزگای جیلینی چین خاوەنی بەرهەمێکی زۆری ماسیە. هەر بۆیش خاوەنی بازارێکی تایبەتە بە ماسی فرۆشان و هەموو ساڵێک لە کاتی کارنەڤاڵی ماسی بازاریان جمەی دێت و کڕیارێکی زۆر ڕووی تێدەکات. ئەم ساڵیش بەهۆی کۆرۆناوە گەشتیاران لە ڕێگای کۆدی QRD پارەی کڕینی ماسیەکان دەدەن. هاوکات بەشێکی زۆری خەڵکیش لە پارێزگاکانی دیکەی چین بە شێوازی ئۆنلاین ماسی دەکڕن. ئێمە ئەمسا بە لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان کەرنەڤاڵەکەمان دەست پێ کرد. هەموو کارەکان بە باشی بەڕێوە دەچن و هیچ کێشەیەکیشمان نییە.
ماسی یەکێکە لە خواردنە سەرەکیەکانی هاوڵاتیانی چینی لە بۆنەی سەری ساڵدا چونکە وەک هێمای خۆشبەختی سەری دەکەن هەر بۆیەش لە بۆنەی سەری ساڵدا خێزانەکانی چین ڕوو لە بازاڕەکانی ماسی فرۆشان دەکەن بۆ کڕینی ماسی و بەمەش بازاڕی ماسی فرۆشان دەبوژێننەوە. دێنا فەریقی، کوردستان 24. ئارەزووی کارکردن لە گەنجان لە هەموو وڵاتاندا جیاوازە. هەر وڵاتێک و بە شێوازێک بەڵام ئوسترالیا و وردە گەنجەکانی ئارەزووی کاری شوانکاری و ئاژەڵداری دەکەن و مەشق و ڕاهێنانی تایبەت بە ئەسپ سواری وەردەگرن. دەیانوێت پەرە بە کەرتی ئاژەڵداری وڵاتەکان بدەن. ئەو پیشەیە بۆی کە لە ناو نەچێت بەردەوام بن لەسەری جوتیاران و ئاژەڵدارانیش پیان وایە ئەم ساڵ بۆ ئەوان ساڵێکی باش بووە. دەستکەوتێکی زۆریان هەبووە کە دەکرێت لە ساڵی داهاتوشدا سوودی لێوەربگرن و پژێوی ژیانیان لەو ڕێگەیەوە دابن. سەرەتای دەستپێکی ڕۆژێکی گەرم و شێدارە لە ناوچەی کیمبەرلی ڕۆژئاوای ئوسترالیا. کاری هۆڵی ئاژەڵەکان لێرەوە دەست پێ دەکات. تیم مالاردی تەمەن 18 ساڵ چاودێریان دەکات و مانگاکان بۆ لەوەڕاندن دەباتە دەرەوە. هەرچەندە یەکەم ئەزمموی کارکردنیەتی. ئەو دەڵێت سەرەتا دەترسام کارێکی قورس بێت، بەڵام ئێستا زۆر لام ئاسانە. ئەمە یەکەم ساڵە ئەم کارە دەکەم. ماوەی 4 مانگە دەتوانم سواری ئەسپ ببم. باپیریشم پێشتر ئاژەڵدار بووە. ئەم ئاژەڵدارە هەرزەکارە لە مانگی کانونی دووەمەوە دەستی کردووە بە مەشق و ڕاهێنان لە ئەسپ سواری و بە ئامانجی بوژانەوەی هەرێمەکەیان لە ڕووی ئاژەڵداری و هاوکات دابینکردنی بژێوی ژیانی لەو ڕێگەیەوە. لە سەرەتادا زۆر ترسناک بوو، زۆر شڵەژا بووم، بەڵام هەر کە زانیم چۆن مامەڵە بکەم لەگەڵ ئەسپەکە ئیتر لە دوای ئەوە ئاسان بوو بووم. هەرچەندە ڕێگریەکان بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا کاریگەری لەسەر ئەم ناوچەیە هەبووە. بەڵام دەرفەتێکیش بووە بۆی ئاژەڵداران کارەکانیان فراوانتر بکەن و خۆیان فێری ئەسپ سواری بکەن. خاوەنی ئەم وێستگەیش دەڵێت مەشقەکان لە ئاستێکی باش و بەرەو پێشجووندان دەتوانین شانازیان پێوە بکەین. سەرەتا کەس نەدەتوانێت لە 5 خولەک زیاتر لەسەر پشتی ئەسپەکان بمێنەوە و دەکەوتن. بەڵام دوای مەشق و ڕاهێنان توانیان بەهارەکانیان بەکار بخەن و ئەو ڕاهێنانەی پێیان دەدرا وەک خۆی جێبەجێ بکەن. جوتیاران و خاوەن کێڵگە و هۆڵەکانی ئاژەڵداری ڕایدەگەێنن کە لە هەرێمی کیمبەرلی سەرڕای ڕێکارەکان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام ئەم ساڵ بۆ ئەوان ساڵێکی باش بوو و توانیویانە پەرە بەکار و پیشەکانیان بدەن. دەژڵێن دەتوانن لە ساڵی داهاتوودا پشت بە بەرهەمی خۆیان ببەستن و بژێوی ژیانیان دابین بکەن. هەمیشە باس لە زیانەکانی قەڵەوی دەکرێت، بەڵام من لێرە لەم گرافیکە باس لە سوودێکی قەڵەوی یەکەم ئەویش بۆ کێ بۆ خانمان زۆر بابەتێکی سەیرا وەنیە چونکە خانمانی قەڵە و لێرە باس لەواکەی کە سەرنجی پیاوان ڕادەکێشن. بابزانین بۆچی بەپێی دوایین توێژینەوە کە لەلایەن ماڵپەرین هەمانگ بڵاو کراوەتەوە دەرکەوتووە ئەو خانمانی جستەیان پڕە و کێشیان کەمێک لە خانمانی دیکە زیاتر سەرنجی پیاوان ڕادەکێشن. ئەوەش پەیوەندی بە چەند هۆکارێکەوە هەیە. با من ئێستا باس لە هۆکارەکان بکەم کە بزانین بۆچی ئافرەتانی قەڵە و سەرنج ڕاکێشن. ئافرەتانی قەڵە و بەلایەنەوە جوانترە چونکە خانمانی قەڵە و بەراورد بە ئافرەتانی دیکە سادەتر و بێکێشەترن و ئەو ئافرەتانە زیاتر تایبەتمەندی ئافرەتانیان تێدایە. و جگە لەوەش خانمانی قەڵە و لە ڕەفتارکردن نەرمونیان و خاوەن دڵێکی میهرەبانن. قسە خۆشن و بەرامبەر دەهێننە پێکەنین. ئەمەش چەند تایبەتمەندیەک بوو بۆ ئەو خانمانەی کە ئەمڕۆ بەتەما بوون دەست بکەن بەوەی کە ڕجیم بکەن یاخود کێشی خۆیان داوەزدێنن بە بینینی ئەم گرافیکە لەوە ئەچێت تۆزە پەشیمان ببنەوە، بەڵام پەشیمان مەبنەوە کەمێک کێشی خۆتان داوەزێنن نەرمونیانی دڵتان با بمێنێت، بەڵام ئەو نەرمونۆڵیەی جستەتان با کەمەوە ببێت بۆ ئەوەی کە جستەیەکی ڕێک و پێکتان بێ و تەندروست بن. لە هەمووی گرنگتر جگە لە جوانەکە تەندروستیە کە هیچ کات قەڵەوی نابێتە هۆی تەندروستی. بێگومان داینە کێشێکی ڕێک و هاوسەنگ هۆکاری تەندروستیە. هیوادارم هەمووتان تەندروستن.
بەڵێ کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباش دەهێنین ئێمە لە ماوەی ساڵی 2020 کۆمەڵێ هەواڵی ناخۆشمان لە پرۆگرامی ڕۆژباشەوە بەناچاری بە ئێوە ئەگەان بەو هیوایە کە لە ساڵی داهاتوو پرۆگرامی ڕۆژباش ئەوەندە ساڵەکەی جوان بێت 2020 ببەردەوام لە هەواڵی خۆش و هەواڵی جوان لەگەڵتان بین و من ئەبێ ئێستا بڵێم تا ساڵی داهاتوو خواتان لەگەڵ چووکە سبەی لە ناتان بینەوە هاژەی هاوکارم لە ساڵی 2021 لەگەڵتان بەردەوام دەبێت و خواتان لەگەڵ بە خواتانە سپێرم.